ما وصل بەڵێ. يا الله. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله على سيدنا ونبينا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. خوشكبراني بالرزمة ملاكتان، السلام عليكم ورحمة الله وبركاته. أواكم لخواي بالوردقارة وتشركة ساتاني جيان ما ببا عبارة قبول بك وهواي موفقية سربرزي وسركوتن بوبرا خوشکانەی کە بەشدارن و گوێگرن لە ئێمە بۆیان نەخوازم و هیوادارم بەردەوام بن لەگەڵمانە و بە دڵنیاش بن بەوەی کەوا عیلم خوای پەروەردیگار جەل جەلالوه نەیکردوتە موڵکی هیچ کەسێک وەکو خەڵک وەکو شەخص بڵێ تەنها یەک نەفەر لۆی هەیە ببێتە زانە، بەڵکو خوای پەروەردیگار جەل جەلالوه یەک لە نیعمەتەکانی ئەوەیە کەوا علمی کردوتە زاد و زەخیرەیەک بۆ هەموو ئەو کەسانەی کە بە هەوڵی لە بۆ بدەن و بە دوایدا بگەڕێن بە تێکۆشانی لە بۆ بکەن. بۆیە خوای پەروەردیگار جەل جەلالوه لە قورئانی پیرۆزە فەرموویەتی یەرفع الله الذین آمنوا منکم والذین ئوتوا العلم درجات. خوای پەروەردیگار یەرفع الله الذین آمنوا منکم والذین ئوتوا العلم درجات. خوای پەروەردیگار هەندێکی لەناو ئێوە بەرز کردوتەوە، لەناو ئەوانش خوای پەروەردیگار ئەهلی عیلمی بەرز کردوتەوە بە یەکجارە چوو بە زیاتریش. ئەگەر تەماشای قورئانی پیرۆز بکەی ئەوانەی کە ئەهلی عیلمن و تەماشای حەدیسی پێغەمبەر بکەی عەلەیهی سەڵات وسەلام مەساحەیەکی زۆر گەورەی داگرتووە و مەدحی ئەهلی عیلمی کردووە. بۆیە من لە تەجروبەی ژیانی خۆمە ئەوەی بە گوێگرانی بەڕێز دەڵێم بەوەی کە هیچ یەکێک لە ئێمە مميزات ئەوەی نییە مەتەلەن برم کە لەدایک بووبی بە عیلم لەدایک بووبی، هەر یەکەمان بە قەد ئەوەی کەوا هەوڵ بدەین تێکۆشان بکەین ماندی ببین و محاولە بکەین عیلم و دەستبێنین دەکرێت ببینە ئەهلی عیلم. و لۆ ئەو کەسانی کە دەیانەیە ببن بەزانە بەڕاستی چەند شتێک پێویستە. یەکەمینیان ئیخلاص، دووەمینیان داوای تەوفیق لە خوای گەورەکردن، سێمینیان بەڕاستی تەضحیەدان، بەردەوام بوون، سارد نەبوونەوە، هەوڵ بدەی لەگەڵ زانایان و دانایانە دابنیشی و بەردەوام بی کابرا بە ڕۆژێک و دوو ڕۆژان نابێتە زانە، بەڵکو پێویستت بە زەمنێکی زۆرە بۆ ئەوەی کەوا ببی بە ئینسانێکی زانا و ببی بە ئینسانێکی دانا. جا ئینشاءڵڵا لەو دەرسانەی کە لە ئەکادمیای ژیار بڕیار دراوە ببێت بە دراسە بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست و هیوادارم کە ئیستیفادەی لێ بکەن. کتابێکی ناوازەی دکتۆر مستەفا زەڵمیە. دکتۆر مستەفا زەڵمی طبعاً یەکێکە لەو زانە ئوسوڵیانەی کە لە جیهانی ئیسلامی هەڵکەوتووە. من خوای پەروەردیگار شەڕەفی ئەوەی پێبەخشیم کە 2 ساڵ لە خزمەت ئەو پیاو ئەو کەڵە پیاوەیە زیاتر بەڵکو لە خزمەت ئەو کەڵە پیاوەدا بم. هەموو ئەو پرسیارانەی ئەو بابەتانەی کە ئەو ڕوژاندوێتی ڕوبەڕوو مناقەشەیم لەگەڵ کردووە بەڕاستی ئینسانێکی زانا بوو و ئینسانێک بوو فعلەن یعنی لە زانستە شەرعیەکان تێگەیشت بوو و لە هەمان کاتیشدا سەلیقەیەکی خاصی هەبوو ئەو ئینسانە. لە شەرقی ئەوسەطە لە عالەمی ئیسلامیە هیچ کەسێک نییە کە مقارنەی لە مابەینی شەریعەت و قانونی وەضعی کردبێ و تەفضیل و هەڵی بژارد بێ شریعت بەسەر قانونە وەکو دکتۆر مستەفا زەڵمی. خوای پەروەردیگار عەفوی بکە. دکتۆر کۆمەڵە کتێبێکی منهەجی لە پاشە خۆی بەجێهێشتوون. یەک لە کتێبەکانی المدخل إلى دراسة الشريعة الإسلامية في نمط جديد. ئەو کتابە باس لە چی دەکا؟ ئەو کتابە پێکهاتیە لە چەند فەسڵێکی لەو فەسڵانە بەخۆی لە 10 فەسڵ پێکهاتووە، لە 11 فەسڵ پێکهاتووە. هەر فەسڵێک چەند مەبحەثێکی دەناوە خۆی گرتیە و هەر مەبحەثێکیش چەند مەطلەبێکی دەناوە خۆ گرتیە. ئەساسی کتێبەکە باس لە شێوازی شارەزابوون لە شەریعەتی ئیسلامی ئەکا، چۆن نەتوانی شارەزاب بی لە شەریعەتی ئیسلامیە. مثلا لە فەسڵی یەکەمی
کتابەکەیە باسی شریعەتمان بۆ ئەکا لە شریعەتە قورئانی وەکو مەصدەری تعریف باس کردووە، مەصدەری ئەحکام، و باس لە فقهی ئیسلامی و یعنی خوێندنەوەی زانایان کردووە، و باسی لە قانون و علاقەی قانون لەگەڵ شریعەی ئیسلامی کردووە، و لە مەبحەثی دووەمە باس لە سونەتی پێغەمبەرەکە عەلەیهی سەڵات وسەلام مەکانەتی سونەت و تعریفی سونەت و ئەو وەظیفانەی یان ئەو ئەرکانەی کە سونەت جێبەجێیانەکە چین. و لە فەصلی سێمیش فەصلی دووەمینە باس لە حکمی شەرعیەکە. حکمی شەرعی طبعا لای ئوسولیانە ئەبێەوە بزانن بۆی کە لوخاترۆ چکەن گۆسبێنێکە و کتابە خوێن دەیەوێت شارەزاتان بکە، ئینسانی عادی نەبن، ئینسانی سادە نەبن، دەیەوێت عمقتان هەبی ڕوو بچن لە مەسائیلی علمیە، باسی حکمی شەرعیتان لۆکە. ئەو حکمە شەرعیە چییە؟ هەندێک حکم هەیە تەکلیفیە، تەکلیف بەمعناوەیە کە بی ئینسان خۆی ماندی بکە، هەندێک شتی جێبەجێ بکە، لەسەر ئینسانی فەرز کرایە واجب کرایە، و هەندێک حکممانە وەضعین، یعنی دەسەڵاتی ئینسانی تێدا نییە. مەثەلەن بەنمونە مانجی ڕەمەزانی لۆ بەس ڕەمەزانی بەڕۆژ بی ئەوە ئیشکالی ئیشی من و تو نییە، یانە مەثەلەن لۆ ئەگەر ڕۆژ گەیتە ناوەندی ئاسمانێ دەبی کابرا نوێژانی وڕانی بکە، لەم حاڵەتانە تەماشاکەیت ئەوە بابەتێکی وەضعیە، پەیوەندی بە تەکلیفی ئینسانەوە نییە. دواتر جەنابیان دێتە سەر ئەو مەصدەرانەی کە کەشفی یعنی حکمە شەرعیەکانەکەن، جا ئەو کەشفەی دەیکاتە دوو بەش، هەیەە مەثەلەن مەصدەری نەقلیە، هەشمانە مەصدەری عەقلیە. طبعا لێرە پێم خۆشە شتێک بە جەنابتان بڵێم، بۆی کەوا دکتۆر مستەفا زەڵمی لە نێو زانایانی ئوسولیە توانیتی چەند شتێکی ئیضافە بکات لە بۆ ئوسولی فقهی ئیسلامی. یەک لە مەسائیلی تعریفاتە بە تعریفاتی زانایان ڕازی نەبووە، تعریفاتی تایبەت بە خۆی هەنە. دوو لە مەسائیلی تەقسیماتە، تەقسیمکردنی بابەتەکان دکتۆر مستەفا زەڵمی لەوەش ممەیزاتێکی هەیە بۆی کەوا تەقسیماتی تایبەت بە خۆی هەنە. و سێمینیش لە مەسئلەی نمونە و هێنانی ئەمثیلە دکتۆر مستەفا زەڵمی بە هەموو نمونەکان ڕازی نییە. لێ بەڕاستی ئەو کابرایەت جێگای دراسەکردن و جێگای خوێندنەوەی تەماشاکە ئێستا شتێکی دیکەت لەو بابەتی لە کتێبە ئوسولیەکان دەست ناکەوی برێ وەڵڵای مەسادری کاشفەی نەقلی مەسادری کاشفەی عەقلی، ئەوە دوای دێنە سەری ئەوانە چنە مەبەستی چییە. بابەتێکی دیکە باس لە فقه و فوقەها و ئیجتیهاد و تەقلیدەکە، فقه چۆن دروست بووە، مەذهەبەکان چۆن دروست بوون، تەقلید چییە، ئیجتیهاد چییە. پێنجەمینیان باس لە فەلسفەی عیباداتەکە، فەلسفەی عیباداتی بەدەنی، واروها فەلسفەی عیباداتی هەمانە فەلسفەی عیبادات هەیە بەدەنی مەحضە تێگەی برا وەکو مەسەلەن نوێش. فەلسفەمان هەیە عیباداتی مالی مەحضە وەکی زەکات. فەلسفەمان هەیە مادیە و هەروە جەسەدیشە وەکو عیبادەتی حەج. باس لە فەلسفەی وانەکە چییە، حکمت لەوانە چییە، بابەتەکە چییە. دوای ئەوە دێتە سەر بابەتێکی دیکە، باس لە معاملاتی مالی ئەکا جەنابی دکتۆر، معاملاتی مالی ماڵ و نەوعەکانی، عەقد ئایا هەموو عەقدێک دروستە، عەقد چییە، کەی دروستە بی، نەوعی عناسیرەکانی ئەنواعی عەقد، ئاساری عەقد، ئیلتیزام، ئەمانە هەمووی دێن باس لە ئەهلیەت و عەوارضی ئەهلیە و ئەو بابەتانە شەکا کە دوای ئینشاڵڵا بە کوردی و بە زمانێکی سادە لۆ جەنابتان شەڕح دەکەم لە خاتری ئەوەی لی بێزار نەبن، چونکە ئەم عیلمانە وشکن ئەگەر بێت و ئینسان کەمێکی خورد نەکاتەوە بەڕاستی تووشی مشکیلە دەبی، لۆیە دەبی پەلەی نەکەن. و هەفتەمینیشان باس لە ئەحوالی شەخسیەکە، زەواج و دە ئینشاڵڵاوانەی کە کچ و کوڕن مێردیان کچەکان مێردیان نەکردی و کوڕەکان ژنیان نەینا، خوای گەورە لێیان سەهلەکە ئینشاڵڵا. باس لە تەلاقیشەدا کە خوای پەروەردگار هەموو ماڵێکی لێ بپارێزی، تەلاق و حکمی تەلاق و بابەتانە چییە. هەشتمین باس لە جەریمە و عقوباتەکە، حدود چییە و جەریمەی قیساس و دیە و جەریمەی تعزیر و ئەو بابەتانە. هەفتەمین باس نوێمین لە علاقات کە قانونی عام باسەکە، علاقاتی دەولی، ئەحکامی علاقاتی دەولی، ئەحکامی دەستوری و پەیوەندی بە دەوڵەتەوە هەیە ئەو بابەتە. و دەیەمینیان باس لە قەضا و وەسائلی ئیسپاتی جەریمەی، شاهید و مەحکەمە و هینان و کامیڕە و ڕسم و باس لەو بابەتانە دەکا.
قضاء وسائل إثبات يازدمنشمان تسنمونيك لقاعدة كل دين تو براستي جنابي دكتور لو كتابية أتوان بڵێم هەر کەسێک ئەم کتابەی تێبگا وەو کتابەی حاڵی ببی وەو کتابەی تێبگا دەتوانی دەرگایەکی باش و مەدخەلێکی باشی لێ ئەبێتەوە بۆ ئەوەی کەوا بڕوە هەنگاوێک باوێ لەخاتری لە کتێبی زانا گەورەکانی دیکە تێبگا چکە بەڕاستی تۆگەر بێت و ئێستا لە مصطلحاتی عولەما تێنەگەی ناتوانی بێ ناو کتێبەکانیان ناتوانی بێ ناو ئوسول ناتوانی بێ ناو فقه ناتوانی بێ ناو حەدیث ناو علومی حەدیث لێ داوام لە جەنابتان وایە سەبرتان هەبی هەلەی مەکەن ئارامتان هەبی بەس بەردەوام بن بەردەوام دەڵێن وەختی خۆی قسە مەشهورە دەڵێن ابن حەجەری عەسقەلانی ئەنە ابن حەجەر یان عەسقەلانی بۆیان ئەیتن بۆ دڵن وەخت خۆی لە زێهنا ئینسانێکی زیرەک نەبووە بە گەنجی بۆ منداڵیە دەڵێ دوایەوەی کە چوویتە ناو فەقیهەتی و ویستیتی بەجێی بێ ڕۆیشتیە لە ڕێ تەماشای کردیە دڵۆپ ئاوێک لە شکەوتەکەی دێتە خوارێ بەردی کورد کردیە دڵێ فکرەکاتەوە دەڵێ فلان کەسە تو تەماشایکە ئەو دڵۆپ ئاوە توانیتی ئەو بەردەی کورد بکالۆ لە بەرەوەی بەردەوامی هەبووە هەمیش ئەگەر بێت و بەردەوامی هەبی ئەتوانم سەرکەوم لەو پرۆژەی ئەتوانم لەو پرۆسەی سەرکەوم کەواتە جەنابیشتان دەتوانن سەرکەوتوو بن عەزیزانم بەس پەلەی مەکەن لەسەرخۆ بن چکە عیلم بەڕاستی تەزحیەی دەوێت ڕۆژگاری دەوێت بە مروری زەمانەت و هەموو ڕۆژێ شتێکی فێر ببە نەتیجەی دەزانی چەند تشتان فێر بوو ئینسانی عاقڵ ئەوەیە هەموو شەوێ کە چووە ناوجێی محاولە بکە مڕاجعاتی خۆی بکاتەوە زان ئایا ئەو ڕۆ شتێکی نوێ فێر بووی ئەگەر ئەو ڕۆ شتێکی نوێ فێر بووی کەواتە تو ئینسانێکی براوەی ئەگەر دوێنێ ئەو ڕۆت خراپتر بوو لە دوێنێ دەوی ئینسانێکی بە خۆت دابچیەوە وەگەر دوێنێ ئەو ڕۆژت تووچی یەکدیکە بوون وەڵڵای ئەوە کابرایەکی پەشێمان بوونەوە ڕوتیەکە جا دێنە سەر مقدمەی طبعا جەنابی دکتۆر باسی لە مقدمەکەی کردی و لۆچ ئەو کتابەی نووسیە و ویستیتی چ بکە دکتۆر باس لە مقدمەکەی باس لەوەیەکە کە کتێبێک نەبووە لەو بابەتەی ویستیتی بە شێوازێکی سەردەمیانە و بە شێوازێکی سەر و ئاسان و بە شێوازێک کە بتوانی تەڵەبە ئیستیفادەی بکە بە شێوازێک کە خلافاتی مەزهەبی و ئەو وشکایەتی و ئەو یعنی بابەتە ڕقانەی کە لە کتێبەکانی فقهی ئێمە هەیە محاولە بکە یعنی بە زمانێکی سادەتر لە بۆ تەڵەبە و لە بۆ قوتابیان بابەتەکەی بینی تەکایەوە و لە هەمان کاتدا فەرق لە مابەینی شەریعەت بکە بە معنای گشتیەکەی و شەریعەت بە معنە تایبەتیەکەی و پێناسەی مەدخەلیشی کردووە دکتۆر خۆی دێ باسی بابەتەکە ئەکات لە فەصلی یەکەمە وەرنە سەر فەصلی یەکەم لاپەڕە چاردەیە لەکنە من 13 و 14 طبعا لە فەصلی یەکەمە باس لە شەریعەتەکە شەریعەت لە لۆغەتا چەند معنایەکی هەیە ئێمە یەک شت هەیە ئازیزانم تخواوەی لە لای خۆتان بنووسن فەرق هەیە لە مابەینی فقه و فەرق هەیە لە مابەینی شەریعەت شەریعەت ئەو دینە خواییەیە کە ثابتە دەستکاری ناکرێ فقه خوێندنەوەی زانایانە لە بۆ ئەو شەریعەتەی خوێندنەوەی زانایانە لە بۆ ئەو شەریعەتەی لە بۆ دەقەکانی شەرعی لۆی فقه دەکرێت لە زەمانێک لۆ زەمانێکی دیکە بگۆڕێ دەکرێت فقه ئێمە لەو زەمانەی ئیجتیهادی حەنەفی وەربگرین دەکرێت لە زەمانێکی دیکە ئیجتیهادی شافعی گونجاوتر بێ لە ئەوروپا بەتەلە ڕەنگ بێ ڕەیەکانی ئیمامی مالک و ڕەیەکانی ئیمامی ئەبوو حەنیفە گونجاوتر بن لەگەڵ ئەو بیئەی کە مسڵمانی ئەوروپای تێدا دەژی وممکنیشە مەثەلەن لە منطقەی جەزیرەی عەرەبیە مەثەلەن مەذهەبی ئیمامی ئەحمەد گونجاوتر بی بە وسیفەتەی کە خەڵکەکەی لەگەڵ ئەم نەمەتەی ژیانە ئاگونجێن بۆیە فقه یعنی خوێندنەوەی زانایانە هەر کاتێک دەبینی لە مناقەشاتی علمیە گوێتان لێبێ کە دەرێ فقی شافعی فقی حەنەفی فقی مالکی لێ تەماشاکەی فقه هەر یەک لە ڕەیەکی جیاوازترە لەبەرەوەی خوێندنەوەی دین نییە یعنی بەشێکە لە تێگەیشتنی دین خودی دینەکەی نییە جا جەنابی مامۆستایە فەرمی لغة لها عدة معان
عفوا مایکەکە داخرایەوە ئەگەر بکەیتەوە مەمنونین. زۆر باش. لێرە پرسیارێک هەیە حەزم لێیە لۆ جەنابتانی بوروژینم بابەتەکەی لەوانەیە زۆرێک لە تەڵەبەکان پرسیاری ئەوەی بکەن برێن مامۆستا زۆر جار لە کتابە دەبینین دەرێت لۆغەتەن لە هەندێکی دیکە دەڵێ ئیستیلاحان لغة اصطلاحا أو لغة اصطلاحا چیە نازانم طلبەکان کوی لێ تێگەیشتن یا کاک مسافاگەی وەکاوەتی بزانم معلومات چیانەیە لە بابەتە كاك موسى كاك هجران فرمو برام أوصى السلام عليكم. ما وصل السلام عليكم. باش السلام ورحمة الله وبركاته. باش عزيزم تعود ما زكى ما وصى جان بالنسبة لسيارة ما وصى لغة بمعنى زاراودة اصطلاحا بمعنى كبري بناسي علماء زنان ديتن لبو أو بابتي يعني أتو كوي تيجيشتي وتسيا لغة تانا ولغوية أو اصطلاحية كوي تيجيشتي أتو ما وصى لغة يعني زاراوية يعني اصطلاح يعني كودنجي زانان لسر أو بابتي يعني تسيا أتو لا أتو تماشى بسيارة كي من أوايا يعني استوت سلة بابت علم إنساني زيادة كأجر بتو وأنا بقولنا ياخد علمي نقصتنا ذاك شيء يعني وبابت حكمة شيء كباسيان كرديا ما وصل حكمة كيف ما بزيادة تيجيش تنكي لبابتك دەستت خۆش بنیا خۆ باەکە چی دیکە قسە بکە بزانین ڕێیە چی دیکە وەربگرین ئەگ مبارەک برام فەرموو دەست بەرزەوە کرد بتوانین قسە بکەین بەڵێ بەڵێ قوربان السلام عليكم مام صاحب السلام عليكم ورحمة الله وبركاته ما وصل جان بالنسبة لسيارة لغة يعني لروي سربرز إن شاء الله لروي قاموس سيارة شلو باسكر يعني حكمة شيء يعني موضوع شيء ما وصل يعني كباسي وشيك ده كان بخوي وشا دولا يعني لا نجي أوي لروي قاموس لروي زماني أو نتويوا أو شيء معناه سيا لروي معادي مكانه دومينيش لروي بكار هنا ولا لروي الشرعية معناه سيا يعني كضلين لغة يعني لنا لغة لنا قاموس أو شيء معناه سيا وكو أو حرفانيك أو بيشان أو بيتان تكوين كردي درزبا بلام كإصطلاحا يعني لروي بكارينان وزانا كان ما بس يعني لو شيء لروي دينه ولا روي شرعه بون منا باولين دلين صلاة كلبيتكاني صات ولام وألف تاء بكاتوا لروي زمانه بمعنى سيلة دي يعني بيوندي يعني بلام آية اصطلاحا آية لروي بكارينان وزانا كان ما بس يعني بيتيا بيقمان شرعا لروي اصطلاحا ما بس ما لو شيء صلاة أو عبادتها كبا الله أكبر دس بيدك بالتسليم كوتايدت ما وصل قلبي عفوا برا ما بزایم بدن توزە تاخیرەکە مامۆستاش نازانم دەنگی نەما
أرتو درو ماموسا الو مامۆستا بەڕێز ماموسا مایکت بکەیتەوە مامۆستا وەڵامەکەم گەیشتان دووبارەی کەمەوە ماموسا مایکت مامۆستا بەڕێز وەڵامەکەم گەیشتان دووبارەی کەمەوە بەڵێ وەڵامەکەت گەیشت دەستت خۆش بن یاخوا سەلامەت بیا ڕەبی سوپاس کاک مبارەک دەست خۆش بن زۆر سوپاس مامۆستا بەڕێز طبعا بالێرە من ئەو بابەتەی لۆ جەنابتان باز بکەم وەکو زیاتر تەوزە هەرێک لەو بەڕێزانە قسەیەکیان دەربارەی بابەتەکەی کرد بەڵام با من لۆ هەر هەموو ئەوانەی کە گوێگرن ئەو معلوماتتان بدەمێ لۆ خاترێ ببیتە ئەساسێک لە تەعاملکردن لە کتێبەکانە ئەگەر بینیتتان بزانن بابەتەکە مەوزوعەکە چییە بەخۆی عەزیزانم پێش ئەوەی کە ئیسلام بێ لغەی عەرەبی ئەمە قورئان کە هاتیە بە لیسانی عەرەبی هاتیە بە لغەی عەرەبی نەهاتیە فەرق هەیە لەما بەینی اللغە و لەما بەینی لیسان ئەگەر بێت و لغەی عەرەبی بیتن یعنی لغەتەك ئەگەر بێت و ئێستا مەتەلەن بنمونە قورئان ئەگەر بێت لە قورئانی وشەی جەنە هاتێ جەنە ئەگەر بێت و بگەڕێ سەر لغەی عەرەبی بە معنە بیستان دێ بەڵام ئەگەر بێت و بە معنە لیسان بی دەبی بگەڕێتەوە لە سەردەمی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام لە سیاقی خۆی بوعدەچی قیامەتی هەیە بوعدەچی جەزایی هەیە بوعدەچی ئەوە هەیە کە خوای پەروەردگار وەکو دارێک لە بۆ ئیماندارانی ئامادە کردووە ئەمە جیاوازە لەگەڵ جانبە لغەویەکەی پێشەوەی زمان طبعا پێشەوەی دین لە دایکبی زمان وجودی هەبووە یا زمان وجودی هەبووە ئەو زمانە طبعا ئەو زمانە لە لغەی قەومی خۆیە بەکار هاتووە بابەتێک وشەکە لە لایوان معنایەکی بووە بەڵام کاتێک کە شەریعەت دێ کاتێک کە عیلمەکان دروستە بن ئەو عیلمانە چ دەکەن لۆ خاتری وەی مستەلەحا بەکاربینن لەو لوغەی کە مەشهورە لە ناو ئەو قەومەی وشەکان دەگوازنەوە لەبەروێ ڕەبتێک هەیە لە مابەینی ئەو معنایی کەوا لەو زانستەی بەکاردەهێنرێ لەگەڵ ئەساسی ئەو وشەی کە لە قەدیما بەکارهاتەوە کە کاک مبارەک باسی کرد گوتی بەنمونە سەلات ئێستا سەلات لە لۆغەتە پێش ئەوەی کەوا ئیسلام لەدایک ببی پێش ئەوەی کەوا قورئان بێتە خوارێ سەلات بە معنە دوعا بووە ئیسلام دێ دەیگوازێتەوە بۆچی دەیکاتە ناو لە بۆ فعلێکی کە بە الله ئەکبەر دەست پێ ئەکا بە ئەسەلام عەلەیکم کۆتایی دێ لەبەر چ ئەوە دوعایە و ئەوە نوێژە و گواستیتەوە لەبەرەوەی لە ناو نوێژیشا دوعا هەیە عیلاقەیەک هەیە لەما بەینی ئەو وشە و ئەو وشەی غالیبەن زانایان کاتێک کە دەیانەوێت پێناسەی وشەیەکی بکەن یەکەمین جار باس لە ئەساسە لۆغەویەکەیەکەن لۆ خاتری ئەوەی تەڵەبە تێبگا ئەساسی ئەو کەلیمەی کۆمەڵک معنای هەبووینە دواتر لۆ خاتری ئەوەی کابرا بەرچاوی ڕوون بی باسی چ دەکا ئێستا مەتەلەن شەریعەت لە پێش ئەوەی کەوا بگوازرێتەوە بۆ شەریعەتی دینی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕووی زمانی عەرەبیەوە بە معنای ڕێگار ڕاست یعنی وەختی خۆی کابرا بیان گوتبایە مەتەلەن لەکن عەرەبە بيقول فشريعتي مثلا هكذا يعني الطريقة المستقيمة هكذا يعني الري راستي من أويه الله كإسلام دينا ودقوازيته وديكات لكل جعلنا منكم شرعة ومنهاجا أو شرعتها أو شريعتها دبيت ناو لبوتي لبو أو بياميك خواي پروردگار هنا بيتي دواي أول لإسلامتي لا الزانياني مسلمان چەند تعریفێکی بۆ دەکرێ چەند پێناسەیەکی بۆ دەکرێ لە پێناسەکان ئەوەی کە لە لای جەنابتانە وجودی هەیە کاک موساگەر بە زەحمەت نەبیت ڕسمەکەی بینێ سەر ڕسمی کتابەکەی مۆزە لەسەرێتی بزانم عفوم بکەن خوا بەڕێزان کاک هەردی پاسوەردێ بکەت بڵێ طبعا لێرە دەگەر بێت و تەماشە بکەی دکتۆر مستەفا بابەتەکەی بە چەند معنایەک بەکارهێناوە مثلا يك لو معناه معناه تايبت من جكيسة استعمل القرآن وهذا المصطلح بتعبير شريعة بمعنى شريعة هاتية لما يقابل الدين في الشرائع الإلهية يعني لا إسلامتها شريعة مقابل يعني الدين يعني يكلم معناها كان كجوازرايته وقته بمعنى طريقي مستقيمة والله إسلامك ديني بكارداني لو لبرو دينش طريقي مستقيمة ولكل جعلنا منكم شرعة ومنهاجا ولا مقابل كشغل إذا شرع لكم من الدين ما وصى به نوحا والذي أوحينا إليك وما وصينا به إبراهيم وموسى وعيسى أن أقيموا الدين ولا تتفرقوا فيه
استاليرا وبناء على ذلك فإن الشريعة في كل رسالة سماوية عبارة عن الأحكام الشرعية المنصوص عليها في هذه الرسالة. كوات الليرة يكلا معناها كان كشريعة هرستايا معناي يعني إسلام هرستايا زانيان من معناي يعني لقرآن ولا حديثا معناي شريعة بس معناها يكلا معناها كان معناي دينه معناها شيء خاص شيء هي معناها خاصك أبوه معناه خاصش فالشريعة بمعنى الخاص عبارة عن نصوص آيات القرآن والسنة النبوية. هكا قلت يعني شريعة إسلام يعني قرآن والسنة تيا بزانا معناها تايبة من ترى وبمعنى عامش هاتيا معنى عام كش عبارة عن جميع الأحكام الشرعية التي مصدرها القرآن والسنة والمصادر الكاشفة التبعية. ذكر شريعة بمعناها مو أو مصدران بك وتعريف الإسلام كان وشو قرآن وسنة وإجماع وقياس شرع من قبلنا وسد ذرائع أو باب تاني كلا فقه باسكراو كوات اللي الشريعة أجر زاري وهي بيدل الشريعة شيء دبي كابرا بزاني معنى عامة كيما بستا معنى خاصة كيما بستا معنى أخصة كيما بستا عندك لبرایان کاتێک کە باسی بەڵگە و دەلیلەکەن تووشی ئیشکالاتێکی یەکجار گەورە دەبن دەڵێ کاکە دە بەڵگەکەم لۆ بینەوە کاتێک کات و بەڵگەیەکی قیاسی لە بۆ دینەوە یان بەڵگەیەکی لە ئیجماع لە بۆ دینەوە دەرگا کە بەڵگە لە قورئان و سونەت هەیە با بە قورئان و سونەت بمعنى ئەگەر بێت و معنى گشتەکەی وەربگری شریعەت خۆی قیاسی شریعەتە وإجماع الشريعة و لها من كاد مثلا أو بابتاني لأصول فقه باسكراون أو أنا هم يندبن الشريعات ولا ما كاد ديت سر بابتي شيء تيجي زنابي دكتور ديت سر تعريف فقه دفرمي فقه لغتها تشي بمعنى عين بزانات وسر لغتك لولو خاطر دي تير بقيني فيش اويك الاسلام فقه بكار بهندري فقه بمعنى تيجيشتني الشيء وتيجيشتني الشت فهم الشيء والعلم به مطلقا بمعنى علم هبون يعني كابراك قربت بيان قلت باي كاكا جان فلان تشتري دزاني دقو فهمته اسال العربي هي تباتي بري فقهته قديم دان قلت فقهته تيجي القرآن هي جماعتي حضرة نوح دان قلت يا نوح ما نفقه كثيرا مما تقول تناقي يعني بمعنى اللي بمعنى تيجيشتنا الأصل لغوية كيا فيش أويك بيت الناو قاموسي شريعتي إسلامية بمعنى تيجيشتن هاتوا ولاصطلاح زانان وقت خويك هاتي زانان من تشام بكار هناوا عرفه علماء الأصول والباحثون بأنه علم بالأحكام الشرعية الفرعية العملية فقه بريتيا لو زانستي يعني علم هبون بحكم شرعي او شتانيك اساسنين شو كاجر بيتو اصول هنجبيت عقيده نا بابتي فرعي كعملين اللي وكو نويج وكو روج وكو شن ماركرن وكو زكاه دانها اوانيك الروجانه انسان جبزيانك المكتسبه من ادلتها التفصيليه كلا لا تورد جيرين او بابته فرعيانا لقران ولا سنه سرشاوا اجرن او فقه هبوني تويا هبوني علمي تويا يعني علم هبونا بو حكم شرعي يعني كفرعين ككرديين او حكم فرعي يعني وكو اجتهاد وكو فتوى مثلا اوانا همو يعني سنه بابته فرعينا كلسر اساس قران وسنه هاتونتا كايوا بلام ظلمي لسر ام بابته رخني هي زي ان شاء الله لدرس دهاتو باسي رخني دكتور مصطفى ظلمي اكين لسر ام بابته خواهی پروردگار مولایچ موفق بکه هیوادارم بردوام بین و هیوادارم لکم کوریاش ببورن براستی يعني اورو ممكن انسان استعداد چوتوینوی بس ان شاء الله لا درسکانی دهاتو دا جویلا ساریچی اخیری ترخانه که لو بمناقشاتکانی ایوا جویلا گفتگوی ایوا دگرم بس او شو يتربم بورن ان شاء الله لدرسکانی دهاتو دا جوی تالی را دگرین و اگر استش پاش درسکی نازانم كاك موسى قربت وكسور دقري كاس بسياري هي لخدمة دهدبن خواهي پروردگار مولایچ موفق بك والسلام عليكم ورحمة الله وبركاته.